سەربازی ونی ئەمجارە خۆبەخش و گیانفیدایەکە لە هێڵەکانی پێشەوەی جەنگ شەڕ لەگەڵ مەرگ دەکا لە پێناوپاراستنی ڕۆحیە و مرۆڤانەی کە خاکیان خەڵتانی خوێنە و ماڵیان وێران بووە. سەربازی ون سەرکەوتنی خۆبەخشێکی بێبەش لە تام و چێژەکانی ژیان دەکاتە چیرۆکی بەرنامە. ئەم خۆبەخشە ئومێدی سەرەکیە و مرۆڤانەیە کە لە ژێر هەڕەشە و ئاگری شەڕی چەکدەرانی داعش بەرەو ناوچە ئارام و سەقامگیرەکانی کوردستان هەنگاودەنێن و لەلایەن هێزی پێشمەرگە و دەستگا ئەمنیەکانەوە ئامێزیان بۆ دەکرێتەوە و دووبارە ژیانیان پێدەبەخشنەوە. ئەم کەمپە کەمپی خازرە و لێرە زیاتر لە 100,000 ئاوارە دەژین. بە سەدان لەم ئاوارانە بەدەست نەخۆشی جۆرا و جۆرەوە دەناڵێنن. لێرە چیرۆکی ئێش و ئازاری ئاوارەکان دەست پێ دەکات و چۆنێتی چارەسەرکردنی ئەم برینانە لەلایەن خۆبەخشەکان و کارمەندانی تەندروستی هەولێر نیشانەدرێن. ئێش و ئازار سیما و جەستەی ئەم ئاوارانەی بە پیر و مناڵەوە داپۆشیوە. بۆ ڕزگاربوون لەم دەردا تیمەکانی تەندروستی تاکە هیوای ئەم خەڵکن. هەنگاوی دواتریان ناونووسکردنی ئەم نەخۆشانەیە و گواستنەوەیانە بۆ نەخۆشخانەکانی کوردستان لەوێ خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکرێت.
کارمەندانی تەندروستی لەم خوشخانەیە فریاکەوتنەکان ڕۆلی تیمەکانی کرە پزیشکەکان زۆر بەرز دەڕخێنین ڕاستی ئەچان زۆر قورسە بەتابەت بەشداریکردنیان لە پێشەوەی بەرەکانی جەنگ هاوکات لەگەڵ برا پێشمەرگەکانمان بەهێنانی بریندار و گواستن ئەو ئاوارانە لە ماوەی ڕابردوو ئەرچی زۆر قورسیان لە شەشان بوو و بە بەردەوامی ئێستاش ئەو ئەرکەی خۆیان جێبەجێ دەکەن بەرزەستەی پیشەکەی خۆیان دەکەن. دەربارەی کاک ئاجر ڕزگاری بەڕاستی زۆر ماندووە زۆر هاوکار بووە معدە لەو جەپانە و لەو بەرانەی جەنگدا بووە بەخۆی بە تیمەکەی. ساڵی 1994 یەکەم دامەزراندنم بوو لە نەخۆشخانەی ڕزگاری وەکو کارمەندی تەندروستی. ئێستاش نزیکەی 10 ساڵ دەبێتن لە بەشی کرد پزیشکەکان هۆبی پزیشکی کەوتن کار دەکەم. سەرپەرشتیاری تیمەکانی تەندروستی و نەبەرەکانی جەنگ و تیمەکانی فریاکەوتن لە شار هەولێر. بعد لە 10 ساڵ بوو لە بەشی کرد پزیشکەکان دەستم بەکار کرد لە هۆبی پزیشک فریاکەوتن. سەرەتا تیمەکانمان زیاتر چەند ئەمبولانسێک بوو هەر سێ چوار کارمەند دەبووین وەکو ئێستانە بوو کە ئێستا تۆزێک پێشکەوتوترە لە ئەو کاتە زیاتر کارمان ئەوە بوو کە بتوانین چەند حاڵەتێک مەسەن ئەو حاڵەتانی کە نەخۆش لە ناو شار بگوازینەوە یاخود بەشداری چەند ساڵە شێ بکەین. ئەو کاتە بوو لە ئەمبولانس نەبوو ئەمبولانسەکان بەڕاستی شتێک نەبوو کە وەکو ئێستاکە ناوی هەبێتن وەکو ئێستاکە بتوانێتن کار بکاتن. ئەم سەربازە و نانە بە شەو بە ڕۆژ بە سەرما و گەرما لە چاوەڕوانی ئەوەن کە ساڕێژی برینی بریندارەکان بکەن. سەرەتا کاروانی ئاوارەکان ڕووی کردەم خاڵە و سەدان ئاوارەی لە خۆگرتە بوو. ئەم کاروانە لە سنووری کوردستان لەلایەن هێزی پێشمەرگەوە پاسەوانی دەکرێن. هاوکات لەلایەن تیمەکانی تەندروستی خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکرێت. ئەوەی جێگای سەرنجا بینینی ئەم پیر و منداڵ و لاوانەیە کە قوربانی جەنگن و لا زێدی خۆیان بێبەشکراون. مەینەتی زۆر لە چاوەکانیان هەست پێ دەکرێت و برسێتی لاوازی جەستەیان دەردەخا. سەرەڕای بریندارانی جەنگ ئەوان هاوڵاتی مەدەنیش لە باوەش دەگرن و خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکرێت. تیمی تەندروستی بە تەواوەتی لە گەرمە بوون ئەمانە ئامادەکاریان باش بووە لەبەر بریندار و هاوکاری ئاوارەکان و زۆر باش بوون. دیبینە دروستەکان دەورێکی زۆر باشە نەبوو لە گەمە بوون و لە کاتی بریندار گواستنەوە لە کاتی حیلاج و دەرمان و حەبل و پێشمەرگە و ئەلعانەش لەگەر ئاوارانە دەجێزنەوە لۆ کەمپی و لۆ هەولێر بریندارێکی دەبن و دەورێکی زۆر باشیان هەبوو بەڕاستی. ڕاستی ئەو تیمانە دەورێکی سەرەکیان هەیە لە کاتی جەنگدا لە کاتی شەڕدا هەم بۆ پێشمەرگە لە کاتی کە بریندارم دەیان گوازنەوە تیمەی سەرکەوتونە زۆر باش شەکانی خۆیان دەکەن هیچ کەم و کوڕێکیان نییە. دوای پێدانی خزمەتگوزاری پێویست دەیانگەێنن بە سنوورە ئارامەکانی کوردستان. ئەو سنوورانەی هەموو ڕەنگە جیاوازەکانی لە خۆگرتووە و پێکەوە ژیان تێیدا بووە بە کللتور. بۆ بەڕاستی فریاگوزاری سەرەتاییش وەکوم زانستێکی دیکەی پزیشکی کارێکی تایبەتە زانستێکی جیاوازە بۆیە پێویستی بەوەیە کە بتوانی زیاتر ماندووبوونی دەوێتن زیاتر احتیمال دەکاتە سەر زانیاری و زانستی خۆت ئەو کەسێک کە کار تێدا دەکاتن. بۆی بەڕاستی لە کارکردن لە فریاگوزاری سەرەتایی لە تیمەکانی ئەمبولانس کارێکی ئۆپەڕی مرۆڤایەتیە زیاتر دەتوانی تۆ خزمەت بە خەڵک بگەێنی ژیانی خەڵک ڕزگار بکەی لە مردن چونکە تۆ لەناو ئەمبولانسێک ڕەنگە بە تەنیا بین پزیشکت لەگەڵ نیە خەڵکی دیکە لەگەڵ نیە تەنیا دۆتی ڕیار بدەیت بتوانی بە هەموو جوهد و ماندووبوونی خۆت بە هەموو زانستی خۆت بتوانی خزمەت بۆ کەسە بکەیت کە پێویستی بە هاوکاری تۆیە. خەڵک وا دەزانێتن ئەو تیمانێکە لە هەولێر کار دەکەن ڕەنگە ژماریان لە 100 و ئەوانە تێپەڕی بەڵام بەداخەوە ئەو تیمانی ئێمە ڕەنگە لە 15 تیم زیاتر تێنەپەڕیتن کە ئەو کارە گەورە ئەنجام دەدەین.
دوای ئەوەی کە شەڕی داعش دروست بوو هاتنی ئاوارەکانی کوردانی ڕۆژ ئاوا ئاوارەکانی ئەو خەڵکی ئاوارەکانی پاش ئاوارەکانی کوردانی خۆمان لە شاری مۆسڵەوانە هاتن ڕاستی ئێمە یەکەم تیم بووین کە توانیمان بەشداری بکەن تیم وەکو تیمی تەندروستی لە شاری هەولێر کە بە شەو ڕۆژ لەو کەمپانە دەماینەوە خزمەتیشی گەورەمان پێشکەش کرد بە تیمی نەخۆشخانەی گەڕۆک دواتر هاتنی داعش بۆ نزیک بۆ شاری هەولێر ئێمە وەکو تیمی تەندروستی تیمی فریاکەوتن بەشدار بووین لەگەڵ برا پێشبەرەکانمان لە بەرەکانی جەنگ پێ لەگەڵ بەرەکانی جەنگ بووین بۆ گواستنەوەی برینداران و چارەسەرکردنیان لە بەرەکانی جەنگ و دواتر کاری فریاگوزاری ئەنجامدان دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانەکانی هەولێر. جەستەی ئەم مرۆڤە مەزنا ئەوەی چێژی پێدەبەخشێت و جێگای ئومێدا کارکردنیەتی باخۆبەخشی لە نزیکترین خاڵەکانی ڕوبەڕووبوونەوەدا. یەکێکی دیکە لە ئەرکە سەختەکانی ئەم تیمە لە باوەشکردنی بریندارانی سوپای عێراقا لە شەڕی دژ بە داعش. ئەم تیمانە لە بەری کەرتی تەندروستی عێراقیش کار دەکەن. لێرە ژیانی ئەو تیمانە لە مەترسیدایە. ئێرە نزیکە لە خاڵی ڕۆبەڕووبوونەوەی چەکدەرانی داعش و سەربازانی سوپای عێراق. لەم شوێنە برینەکانی سەربازانی عێراق تیمار دەکرێت. بریندارانی مەدەنی خەڵکی نووسە بەڕاستی کەمە ڕۆژانە ئەو بریندارانە و نەخۆشیان دەگوازینەوە لە کەمپەکانوی لە ئەوانەی کە بریندار بە برینداری بۆمان دێن لە شاری موسڵداهین لە شاری هەولێر بەڕاستی عملەیەکی زۆر زەحمەتە لەوێت بۆ ئەم وڵاتانەمە دەبێتن جارە بەڕاستی زۆرم ڕێژێشیان زۆرە بەڵام بەڕاستیەوەی ئەوەی کاری ئێمە کارێکی مرۆیە کارێکی مرۆڤ دۆستانەیە کارێکی خزمەتگوزاری تەندروستی دەرەجەیەکە کوردەڵەیەکە ئێمە کە دەتوانین بە ئەمبوڵانسەکانمان لەوێ هەرچی کاری فریاگوزاریەوە ئەنجام دەدەین داودەرمانیان پێ دەدەین دواتر کە دەنگوازینەوە بۆ نەخۆشخانەکانی شاری هەولێر لەوێ شەوە کە کاری تەندروستیان بۆ تەواو دەبێتن هەر ئێمە دیسە وڵاتەکانی خۆمان تیمەکانی ئێمە دەیانگوازینەوە ئەو کەمپانیای کە لێوە هاتوویان بۆ شاری مووسڵ ئیشێک کە وەکو پێشمەرگە ئاسا بەرەکانی جەنجین ئیشێکی دیکەوەی کە تیمی فریاکەوتن لەنا ئەمبوڵانسەکان ڕاستی ڕەنگە تووشی زۆر هەر نەخۆشی بین ئیتر ئەوە وانەخواستە و نەخۆشانەی کە خەڵک زۆر زەمە تووشی نەخۆشی دەبین هەڵی دەگرین کە دەیگوازینەوە نازانین چ نەخۆشێکی هەیە جگەلەوەش ڕۆیشتنی ئەمبوڵانسەکان بەو خێراییەی کە بۆی بتوانین بەڕاستی نەخۆشەکان بریندارکەم گوازینەوە بۆ نەخۆشخانەکان تاکو لە مردن ڕزگاریان بێتن ئەوە مەترسیشی دیکەیە بەڕاستی. ئەو تیمانە 24 کاتژمێر بە شەو بە ڕۆژ لە کارکردن ناوەستن. هەر ڕاوەستانێک لە کارکردن زۆرترین زیان بە پەنابران و
پێشمەرگە و سەربازەکانیش دەگەێنێ. ئەو تیمانە پارێزەری گیان و سەلامەتی تەندروستیە و کەسانن کە لە هێڵەکانی پێشەوە دەجەنگن لە پێناو پاراستنی خاک و تەنانەت ساڕێژی برینی ئەو قارەمانانە دەکەن کە ئەو خاکە دەپارێزن. لەگەڵ کار دەکەین هەر لە سەرەتای کارکردنمان لەگەڵەوی یعنی هەستمان کردووە دڵسۆزیێک لە کارەکانیدا هەیە یعنی هەستمان پێ کردووە ئەو حەز دایمان حەز دەکە ئیشەکان بە جددیاتی بکەوێت یعنی ئیشەکان بە مەزبوطی بکاتن بۆیە یعنی وای لە ئێمەش کردووە یعنی ئەمەش هەست بە مادبوونی پێوە دیارە کە لە کارەکان بیکاتن ئێمەش بە هەمان شێوە یعنی حماسەتی وی ماهرگەتێک کە بتوانین ئیشەکانی بەڕێکوپێکی لەگەری بگونجێنین لە هەر شوێن و لە هەر کاتێک بیتن. من وەکو کارمەندێکی تەندروستی کە هاوپیشەم لەگەڵ حاجی ڕزگارە بەڕاستی کابرایەکی ماندوونە ناسە و شەونخوونی زۆر کردیەوە هەم لە ڕووی هاوکاریکردنی پێشمەرگەکان هەم لە ڕووی هاوکاریکردنی باڵێنەوە ئاوارانەی کە دێتێنە لە زۆری جەبهەکانە لە زۆری شەڕەکانە لە زۆری کاتەکانە هەر لەگەڵ ئێمەیە کە وەکوتمە هاوپیشەی منە و لەگەڵ من کار دەکاتن بەڕاستی کابرایەکی ماندوونە ناسە حەق خۆیەتی کارەکانی جێگای دەستخۆشینە و ئەو کارێکە تیمەکانی ئێمە ئەنجامی دەدەن هەر کارێکی وا بە ئاسانینە ڕەنگە ئەوەی کە لە دوورەوە دەبیستێت تیمی ئەمبوڵانس تیمەکانی ئەمبوڵانس کە کار دەکەن واتە سەوەڕ دەکاتن وەکو تیمێکی ئاعتیادی وەکو کارمەندێکی ئاعتیادی کە کار دەکەن لە خۆشخانەکان چونکە بەڕاستی ژیانی تیمەکانی ئێمە کارکردنی کارەکانی ئێمە لەو شوێنان کە کارتیدا دەکەین جیاوازە لەوەی کە خەڵک بەچاو ببینێتە ئەوەی کە باس بۆ گوێ لێ دەبێتن تیمەکانی ئەمبوڵانس کە لە ڕێگادا دەڕۆن خەڵک وا دەزانێت بەسەرشی ئۆتۆمبیلی ئاسایی سەیری دەکاتە بەڵام ئەمبوڵانسەکان بزانێت ئەو پێویستە بزانن کە ژیانی کەسێک تێدایە ئەگەر ئەوان ئاسانکاری بکەن ژیانی کەسێک لە مردن ڕزگار دەبێتن بۆیە هیوادارم خەڵک ئەو ئەمبوڵانسە کە پێشتر سەیران دەکەن ئێستا ئەمبوڵانسە ئەو تیم ئەو نەکون جاران نەماوە ئێستا ئەمبوڵانس واتە تیمێک فریای گوزار واتە ڕزگارکەری ژیانی مرۆڤایەتی لە ئەو شارە. هەنگاوی کارەکانی ئەم تیمە لێرەدا گواستنەوەی بریندارانە لە هێڵەکانی شەڕکردن و گواستنەوەیان بۆ نەخۆشخانەکانی شاری هەولێر و لەوێش دوای پێدانی دا و دەرمان خزمەتگوزاری تەندروستی لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر و فڕۆکەی سەربازی عێراقەوە دەگوازرێنەوە بۆ شاری بەغدا. ئەو کاریکردنی برا پێشبەرەکان بۆ تیمارکردنیان و کاری فریاگوزاری ئێمە بەڕاستی ئێستا لەگەڵ سوپای عراقیش کە لە شەڕی موسڵ ئێستا کات کۆنتڕۆڵکردنەوەی شاری موسڵ تیمەکانمان بەردەوام وجودیان هەیە لە
نزیک شاری مووسڵ لە بەرتەلە و لە شوێنانە بۆ ئەوەی بتوانین بریندارانی سوپای عراقیش بگوازینەوە بەڕاستی ئەمە ڕۆژانە بریندارانی سوپای عراقی بریندارانی خەڵکی مەدەنی شاری مووسڵ بۆ نەخۆشخانەکانی هەولێر دەگوازینەوە لەوێ کاری فراگوزاریان بۆ ئەنجام دەدەین دەرمانیان پێدەدەین خزمەتگوزاری تەندروستێکی باشیان پێشکەش دەکەین دواداهینە نەخۆشخانەکانی هەولێر لێرانەش لە نەخۆشخانەکان ئەوەی پێویست بێتە نەشتەرگەریە کاری پێویستە وان ئەنجام دەدەن دواتر ئەمە لەگەڵ ئەوەی کە کاری نەخۆشخانەکان بۆ تەوا بوو هەر تیمەکانی خۆمان ئێمە دیانگوازین و فڕۆکەخانەی هەولێر لەبێ شەوا دەگوازن بۆ شارەکانی دیکە بۆ بەغدا و شوێنەکە هاتوون. ڕزگار عەبدوڕەزاق کە لای ئێمە بە حەزی ڕزگار ناسراوە یەکێکە لەو کارمەندە ڕاهێنراوە زۆر باشانەی کە بە بەردەوام لە هەموو بۆنە و تەنانەت پێش ئەو قەیران و پێش ئەو شەڕە نەگریزەی کە توش بووین لەو 3 ساڵی ڕابردوو بە بەردەوام لە هەموو بۆنە یادێک ڕۆژانە وەکو کردەی پزیشکی لە ناوەکەی خۆیەوە دەور و چالاکی و ڕۆڵی هەبووە بەڕاستی ڕۆڵەکە ئیش ڕۆڵێکی زۆر مرۆڤ دۆستانەیە ڕۆڵێکە کە هەر خەڵکێک تەمەشای ئەو بکە هەوڵ دەدات کە وەکو ئەو بێت و سوپاسی هەموو ئەو هاوپیشەکانی هاو کارەکانی و هەموو ئەوانەی لەگەڵیدا کار دەکەن لە هەموو ئاستەکانی لە پزیشکان لە کارمەندانی دەمەستی لە شوفێری ئەمبوڵانسەکان هەم فەرمانبەرانی کە لەگەڵی ئیش دەکەن سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین کە لەو ئەو حەدەسانەی 3 ساڵی ڕابردوو ڕۆڵی زۆر سەرەکی و بەرزیان هەبووە بە تایبەتی لە قەیرانی ئێستادا لە ڕێگەی بەرنامەی سەربازیون چونکە بەرنامەی سەربازیون بەڕاستی بەرنمەیەکی سەرکەوتووە بۆ ئەوەی کە هانی هەموو ئەو کەسانە بدا کە بتوانێت کارەکەی خۆی بە خولیاوە بە ئارەزومەندانە و بەرهەم بێنێت پیشاندانی سەربازیون پیشاندانی ئەو کارانەیە کە لە پشتی پەردە کە هاوڵاتیان ئاگادارنینە بۆیە ئێمە ڕۆڵی هەموو پزیشکان و کارمەندان و هاوکارەکانی و تەنانەت ناو نەخۆشخانەکانیش لەم بەرنمەیەدا بەرز دەنرخێنین هیوادارین کە بتوانین هەموو هاوڵاتیان جێگە ڕەزامەندی بن لە ساغ و سەلامەت بن دوور بن لە هەر کارە ساتێک و ڕووداوێت دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی ئاسمانی کوردستان 24 بۆ بەڕێز کاک ڕزگار لە بەرامبەر ئەو کار و چالاکی و هەڵبژاردننی وەکو سەربازێکی ون لەم بەرنمەیەدا بەڕاستی شایستەیە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازیین شایستە و شایانی زیاتری.